بەناوی خۆی گەورە و میرەبان ئازانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. کۆتا بەرنامە لە هەفتەی ڕابردوو باسمان لە یاری کۆتایی ئەوروپا کرد و بیرکردنەوەمان و وردبوونەوەمان پێچوانەی هەمووان شی کردەوانێ لەوەی کە ئەو هەموو کۆدەنگی لەسەر پاڵاوانبوونی لیڤەرکوزن هەیە ئێمە پێچەوانەکەی دەبینین بۆ بەوردبوونەوە لە یارەکانی ئەتلەنتا بە تێڕامان لە کارەکانی گاسپەرینی و بەو گوژمەی کە ئەتلەنتا لە ئەوڕۆلیگا وەریگرتی بوو بە تایبەتی دوای دەرکردنی لیڤەرپوڵ کە هەنگاوێکی باشی ناوە کۆی گشتی پاڵاوانتێکەش تەنها یەک یاری دۆڕانەوە ئەتلەنتا لە نێو پاڵاوانێتەکە کەویش بەرامبەر بە لیڤەرپوڵ و پاژۆ یاری چوونی بە 3 گۆڵ بردبوو یاری گەڕانەوەی بە گۆڵێکی بێ وەڵام دۆڕان. ئینا لە تاوی یارەکانی دیکەی ئەوروپا لیگ ئەتلەنتا تیپێک بۆ کاوشێوەی لیڤەرکوزن ئاسیە بۆ تیپێک بۆ کاوشێوی لیڤەرکوزن ئەنجامیە بۆ لەو پاڵاوانتیە بۆیە لە یاری کۆتاییشدا بە سەرکرداتی ئەدیمۆلا لوکمان توانی بە 3 گۆڵ سەرکەوتن بەسەر با لیڤەرکوزندا تۆمار بکە و توانی بێتە پاڵەوانی جامی یەکێتی ئەوروپای کۆن و کاتە پاڵەوانتی ئەوروپالیگی ئێستا و دەبێتە یەکەم نوێنەری ئەنجامدەری یاری سوپەری ئەوروپی کە تێدا چاوەڕێی براوی دۆرتمۆند و ڕیاڵ مەدرید دەکا بۆ ئەو یاریە و سەرکەوتنەکەی ئەتلەنتا سەرکەوتنێکی تایبەتمەند بوو. ئەم هەفتەیە بابەتی گرنگ بابەتی ڕۆژ بە لێشا و گۆڕینی ڕاهێنەرانە. ئەنی دیقەتدا بەرشەلۆنا، چەلسی، مانچستەر یونایتد لاگەر و نەگەر، لیڤەرپوڵ ڕانەری نوێ، بایرن ڕانەری نوێ، میلان ڕانەری نوێ، یوڤە ڕانەری نوێ. هەنی زۆربەی زۆری یانەکانی ئەوروپا زۆربەی زۆری یانە بەهێزەکان ڕاهێنەری نوێ یانە ڕکابەرەکان ڕانەری نوێ. ینی بەسەم تیپانی کە بۆم باس کردی لە چامپیۆنزیگە بۆ نمونە بایرن بەشداری چامپیۆنزیگە لەگەڵ ڕانەری نوێە، میلان بەشداری چامپیۆنزیگە لەگەڵ ڕانەری نوێە، یوڤی بەشداری چامپیۆنزیگە لەگەڵ ڕانەری نوێە، بەرشلۆنە چامپیۆنزیگە لەگەڵ ڕانەری نوێیە. ینی تیپەکانی دیکە چەلسی کۆنفرانس لیگە لەگەڵ ڕانەری نوێیە. چەندین تیپی دیکە واتە ئەمساڵ ئێمە لەبەردەم جێژاوی گۆڕانکاری ڕاهێنەرانداین و لەبەردەم تاوتوێکردنی شیکاری تیپەکاندان لەگەڵ ڕانەری نوێدا. چونکە ئێوە بزانن کە ئەمساڵ دوو پاڵەوانێتی هەیە ئەو ڕانەرە نوێیانەی دەست بەکار دەبن لە ئێستەوەم قسەی من وەرگن. ئەرکەکانیان زۆر زەحمەتە بێ کە بە تایبەتی تیپێکە یاریزانەکانی لەم دوو پاڵەوانتی ئامادە بێ. یۆرۆ و کوپا ئەمریکامان بەیە کە ئەمە پاڵاوانتی کیشوەریە یاریزانی میانانە شمولەکە وەجگە لە ئۆلۆمپیادی پاریسیشمانێ کە دواتر دەست پێکا وا دەکا لە پریسیزن لە فتری عدادی تیپەکان ئەو یاریزانە درەنگتر بەشداری بە تیپەکانەوە بکەن واتە فتری ئامادەسازی ڕانەرەکان کەمتر دەبێت. ئەمە کارێکی قورس دەبێت. باسکردنی ڕانەران هەڵدەگرین بۆ سبەی ئینشاءڵڵا بە تێر و تەسەلی باسیەکەین و لەگەڵ هاوڕێیانە باسکردنمان لە چ ڕانەرێکتان ویست ینی پێکەوە تاوتوی دەکەین. بەڵام ئەمڕۆ من باز لە چی دەکەم؟ ئەمڕۆ باز لە کۆتایی هاتنی پاڵەوانەتیەکانی جام دەکەم. بە کۆمەڵێ پرسیار دەست پێ دەکەم کە وەڵامی ئەو ئەزیزانە بێ کە لە ماوەی ڕابردوو قسەیان دەکرد. بۆ نمونە تینهاگ ڕاهێنەرێکی خاوەن ستایلە لە مانچستەر یونایتد هاتووە وێ ستایلی خۆی بسەپێنێ. بەڵێ تینهاگ لە قوتابخانەی تۆپی ئاکس گەورە بووە، هۆڵندیەکانە، کوڕە شامیلەیە، بەڵام لە مانچستەر یونایتد ئەم کارەی نەکردووە. تینهاگ نەیتوانێت قوتابخانەکەی خۆی لە مانچستەر یونایتددا ڕەنگ پێ بداتەوە. بەڵام شەوی ڕابردوو هەموو مانچستەر لە تینهاگ رازی بوون. مانچستەر ئیزڕێت دوو دێربی دۆڕاند لە خول بەڵام قەرەبووی کردەوە بە نازناوێک. قەرەبووی کردەوە بە نازناوێک کە لە گەیشتن بە چامپیۆنزیی وەرزی ڕابردووش گرنگتر بوو بۆم تیپە. چونکە ئەمساڵ هەمووان بەس لە سەرزەنشتا مانچستەر یونایتدیان بیر بوو. هەمووان بەس لە شکستا مانچستەر یونایتدیان پیر بوو. هەمووان بەس لە باسکردنی کێشەیان مانچستەر یونایتدیان پیر بوو. بەس کۆتایەکەی چی بوو؟ کۆتایەکەی و بەڵێنەی تینهاگ بوو کە لە ناو یاریگا و تڵافۆر دایباندەرانی یانەکە وتی لێرە ئەرکەکەمان کۆتایی نات پاش دوامین یاریان بەڵکو
چاوەڕێمان بکەن کە دوامین یاریان پێماوە بەرامبەر نیوکاسڵ بوو تی لێرە ئێمارکەکەمان کۆتایی نات چاوەڕێمان کە لە یاریگای وەمبڵی پاڵپشتمان بن ئەرکەکەمان لەوێ کۆتایی پێێنین نازناو دەسەبەرەکەین تاوان نازناوی جامیشێتی ئینگلتەرا کۆنترین جامە لە مێژووی تۆپی پێدا ڕەنگە نازناوەکانی جامی شای ئیسپانیا یا جامی ئیتالیا یا پوکەڵی ئەڵمانیا یا جامی فەڕەنسا لە ئەهەمیە تا تۆزێک کەمتر بێ بەڵام ڕاستگۆیانە قسە بکەین FA کەپ لە ئینگلتەرا جامێکێتی ئینگلتەرا یەکێکە لە هەرە جامە گرنگ و تایبەتەکان چونکە کۆنترین جامە لە مێژووی تۆپی پێدا یەکەم پاڵەوانێتی کە ڕکابەری لەسەرکراوە لە سراسیانەکان ئەم جامێکێتی ئینگلتەرایە بوو لەبرۆ لای ئینگلیزەکان هەمیشە ئەهەمیەتیە ئەنی ناڵم لە مستاوی پریمەر لیگەیە بەڵام لیڤڵە لە خوار پریمەر لیگەوە ئەهەمیەت گرنگی پێدەدەن هەموو یانەکان بە گرنگیەوە لە یارەکانی جام دەڕوانن بۆیە ئەم دەستکەوتە بۆ مانچستەر یونایتد و تینهاگ گرنگی خۆی هەبوو بۆی کە توانیان ئەم دەستکەوتە دەستەبەر بکەن کۆمەڵێ پرسیار لێرە دێتە ئارەوە زۆر هاوڕێ گلەییان لە ئەڵێ من هاندەری ڕیاڵ مەدریدم گلەیم لە سەرکەوتنەکانێ بەخوا ئاسیتیا پێشکەش ناکەین بۆ نمونە چێژ نابەخشین زۆر هاوڕێ دەڵێن گرنگەوەی ئێمە سری یاریکی بە چێژمان کرد و مسەیتر بووین ئەمانە هەمووی حەقی خۆیانە هیچ شتێ تۆ ناتوانانی بڵێ ئەم داواکاری تۆ ناحەقیە بۆ نمونە هاندەری ڕیاڵ مەدرید بڵێ من ئەمەوێت چێژیش لەگەڵ یارەکانیان تێکەڵ بکەم و یاریکی ئاوە بۆ نمونەوەکو گواردیۆلا کۆنتترۆلی تۆپی 170 بکەم ئێمە شتی حەزێکی ئاساییە حەقیشە کابرا حەقیوەتی بەم شێوە حەزی لاریە کابرا هاندەری مانچستەر سیتی ئەڵێ من حەزەکەم تیپەکەم سەیتەرە بە سەر یاریە بکە و ئەمە بکە ئەمە بکە تەواوە ئەم حەزەش تەواوە حەقی خۆشێتی بەڵام ئەم حەزە بووی نییە بێ مناقەشی ڕێحەزە بکات چۆن گواردیۆلا وەرزی ڕابردوو کە ناوی چووە لووتکە کەیتر هەمووان وتیان پێویستە لە بەردەم گواردیۆلایە چۆک بن ئەزانی چی بوو نازناوی پریمەر لیگ نازناوی FA کەپ و نازناوی چامپیۆنز لیگ دەسەبەری کرد واتە نازناوی سیانی بردەوە لە چی بردەوە لە بایرن و لە ڕیاڵ مەدریدی بردەوە لە کۆتاییشە لە ئینتەر میلانی بردەوە گواردیۆلا نازناوەکانی بردەوە بۆیە ناوی چووەوە سەرەوە ئێمە تۆ لە قسەیەکی ئەڵێ من حەزم بە میاری و بە میاری ئەمە بۆ خۆتە بۆ بابی کۆتایی ڕاضە ئەنجامە کۆتایی ئەم وەرزشە ئەنجامە سیرکەن با قسەیەکی ڕاستگۆیانە بکەین خۆتان ویژدانی خۆتان ئەوەی هاندەری گواردیۆلایە بە تایبەت دیقەت بن تۆ لە پێناو چیدا هەوڵ دەدەی لە 175 کۆنتترۆڵی تۆپ وەرگری لە پێناوەی تیپی ڕکابەر مەترسی و لەسەر دروست نەکا و ئامادەبی تۆ ناکرێت سوور بزانی تۆ کۆنتترۆل یارەکەی تیپی بەرامبەر چەکەکەی یەرشیال گەڕاوێت تۆ نەتوانین ملاحەزەی یەرشیال گەڕاو بکەی کەواتە تۆ غەڵەتی 173 تۆپ بەدەستەوە بێ بە درێژایی 90 خو لە کۆنتترۆڵی یاریکەی یەک هەلی ڕاستەقینەی گۆڵتۆماتکردن دروستکەی ئەنی من لە یارەکەی ڕیاڵ مەدریدی شاعینم قسەم کرد کاکامە ڕەخنەی کەسی نییە من نایم دوای یارەکە کە بردیەوانێ بڵێم ئەمە وەڵا هیچی پێ نییە لە ڕاضە بەس بە شانسەی باتەوە بەس واکەوە نە منەم قسێ ناکەم بەڵام من پێت ئەڵێم کە تۆ 173 تۆپت بەدەستەوە بوو نەوتوانی سێ هەلی ڕاستەقینەی گۆڵتۆمارکردن دروست بکەی کەواتە تو کێشەت هەیە کە تۆ سوور ئەزانی تیپی بەرامبەر بێرشێڵ گەڕاوە لەگەڵ تایاریەکە دوو گۆڵ لەسەر تۆمار بکە کەواتە تۆ کێشەت هەیە کێشەی وەستانی تەمەرکوزی یاریزانەکانت هەیە پەلە مەکەن پۆستێکم کرد لەسەر ئۆرتیگا ئانوو گواردیۆلا کاکە ڕۆزی خۆمان پۆستێکی کرده بوو نووسی بووی گواردیۆلا بەنیازە دەستبەرداری ئیدرسۆن بێت جامەجموعی هاوڕێی خۆشەویست و زیزمەیان دەری گواردیۆلا وتم گواردیۆلا ئەو غەڵەتە ناگا گەرە و غەڵەتە بکە هەڵەیەکی گەورە کامەتمانەی خۆی بەخشێ بەم ئۆرتێگایە لەبەرەوەی ئۆرتێگا تەمەنی 31 ساڵە پێشتر لەکوێ بوو کوا ناوی بۆ ناوی نەبوو منطقیت یان نەتوی اعتیماد بکەیتە سەر گۆڵچێشیاوە ئەوتم ئۆرتیگا بێ بە گۆڵچی سەرەکی لە ناوەڕاستی وەرزەکەیە وای لێ مانچستەر سیتی پێویستی بە گۆڵچیە بێ کە مانچستەر سیتی و ڕیاڵ مەدرید پێویستیان بە گۆڵچی بێ بەتایبەت دەم دویانەیە نرخی گۆڵچیە فڕێ
چونکە گەر ڕیال مەدرید و مانچستەر سیتی پێویستیان بە گۆڵچی بێزان نەم دویانەیە پارەیان پێ و پارە ژێن بە یاریزان بۆی نرخی گۆڵچی ئەفڕێ ئەم قسەی هیچ لێدانێکی تیانە بەڵکو قسەیەکی زۆر واقعیە ئەوە تا یاری کۆتایی جامەکە بینیمان خۆ ڕاستە گڤاردیۆڵ هەڵی کرد بەس تۆ لەم حاڵەتەیە تۆ لە دەرەوەی ناوچەی سزاوە هەڵی گۆڵپارێزە تاڵی گڤارد لەبەی تۆ سوور دەزانی گڤاردیۆڵ لەگەڵ گارناچۆی ئاڕوا کاکە تۆ بۆ کوێیتە دەرەوەی خۆ گڤاردیۆڵ لەو کاتەیە تەرکیزی لای جوڵی گۆڵچی نییە تەرکیزی لای گەرناچۆیە لەگەڵ کۆنتترۆڵی تۆپ ئەتوانێم دوو تەرکیزە بکە ئەوە گۆڵپارێزە بێت چاوەڕێ بکە بزانێت گڤاردیۆڵ چیەکە گۆڵی دوێمیش بینیتە ئۆرتێگاهی ئەوە نییە گۆڵچایەتی تیپێکۆکو مانچستەر سیتی بکە و سیتی ئامانجی بردنەوەی چامپیۆنز لیگ و پریمەر لیگ بێ نا هەر ئیدرسۆن باشترە ئەمە بابەتەکەی جا مەبەستی من کۆنتترۆلکردنی تۆپێک تۆ کۆنتترۆلکردنی تۆپێک تۆ نەتوانی هەلی گۆڵ تۆمارکردنی لیا تێدا دروستکەی کەواتە تۆ کێشەت هەیە کەواتە تۆ بێ پێداچوونەوە بەم پێگاتەیە بکات ئەم جیلەی مانچستەر سیتی بەرەو نەمانە ڕوو نوێکارەکانی ئەم ساڵی وەکو پێویست نەبوو بۆ گواردیۆلا نە بەدیلی ڕیاض محرز نە بەدیلی ئیلکای گۆندۆگان لە تیپەکەیە پڕ نەبووتەوە بەڵام بەدیلی کانسیلۆ پڕ بووە هەموو شتێ بە حەقی خۆی بەدیلی کانسیلۆ پڕ بووە لەبەری گواردیۆڵ و ئاکی کە لەو مەرکەزە یاریان کردووە باشترین ئاسی خۆیان پێشکەش کردووە باشترین ئاسی خۆیان پێشکەش کردووە بەڵام نە گۆندۆگان نە ڕیاض محرز هێشتا بەدیلیان پڕ نەبووەوە لە مانچستەر سیتیە ئەوێ ئەم تیپە دۆکۆ نەیتوانیە و بەدی لە گونجاوی گریلیش بێکە ئەنی من نازانم گریلیش ئاسێکی زۆر بەرزی پێشکەش کشپار بەم ساڵ دۆکۆ هات هەموو وای کرد گریلیشیش ئاسی داوەزێ هەم دۆکۆش خۆی وەکو ئەو یاریزانە پێرفێکتە دەرنەکەو یاریزانێکی باشە بەڵام ئەو پێرفێکتە دەرنەکەو گۆڕانکاریەکانی وەرزینوێ لە مانچستەر سیتیا دەبێت گۆڕانکاری تایبەتتر بن دەبێت نوێبوونەوە بن چونکە بەم جۆرە مانچستەر سیتی دوا دەکرێت بەڵێ یاریزانەکانی یاریزانی ناوازەن لە ئێستا شامۆرزە ژاسێکی ناوازیان پێشکەشت بەڵام ئەم تیپە کێشەی هەیە ینی منطقی تیانێت تو یاری ڕیال مەدرید کۆنتترۆڵی تۆپ و کۆنتترۆڵی ساحە کردو بە 120 خولەک دوو هەلی گۆڵت دروست کردووە تۆ بێ بڵێ وەڵام من یاریی باشم کردو خۆتاوان گواردۆلا خۆی وای نەوت گواردۆلاوتی یاریی زۆر خراپمان کرد وتی باسە حەقی ساحەمان ناقی تۆپمان ناوتی بەس نەمانتوانی هەلی ڕاستەقینی گۆڵ دروستکەین نەمانتوانی ڕیال مەدرید لە قاڵبی خۆی بێنینە دەرەوە یاریی خراپمان کرد بەس سوبحان الله لێرە ئەمی دیکاڵێ وڵای یاریی زۆر باشیان کراوە سەربەرزانم دۆڕی ماڵاوایکردنەکە زۆر باش گواردۆلا خۆی هەفتەیە دوایەوەی بۆکسن بەرکەوتەوە بۆکسی ڕیال مەدرید گواردۆلا خۆی وایەوت کەچی ئەمان وانەوت بەهەرحاڵ دواری مانچستەریش عنی نازانم ئەبێت تێبگەی واز لەم قسانە بێنی تۆپی پێ بریتە لە ئەنجام کە ئەنجامت هێنا ئەو کاتە تۆ کەسێکی سەرکەوتویت ئەنجام مێنە تۆ هەرگیز سەرکەوتونیت نەتیجەت نەبێ گۆڵکار نەبی تۆ هەرگیز سەرکەوتونیت کاکە یعنی بەسیترین شت من دایم هەمیشە وتومە هەڵسەنگاندنی مێسی بە مۆندیال نییە بەڵام پێشتر ئەوانەی کە هاندەری بوون ئەنوو میسی پێویستی بە مۆندیال نییە کەچی کە مۆندیالەکەی برد وەڵا تەواوی هەموو شتێک کۆتایی هات کاکە ناکرێ بێویژدانیە تۆ ئەو هەموو ڕەنجەی میسی یاوێتی تۆ بی لە مۆندیالە بچووکیکەیتوانێت ئێگەرمانێ و گۆڵی بکردە میسی مۆندیالی نەبردایە سە چیمان بووتە نا میسی ئەفسانەیەکی گەوری تۆپی پێ حتا ئەو ڕۆژەشی وازێنێ هەر ئەفسانەیەکی گەوری تۆپی پێ ناوی یعنی بەزێڕە نووسرێتەوە لە مێژووی تۆپی پێ بەڵام کۆتاییەکەی چییە؟ نازناوە ژمارە و نازناوانە ژمارەی باڵۆندۆرەکانە کە جیاوازیەکە بە سەروانی دیکێ بۆ نمونە هەچ کەسێ بە هەندەری میسی ڕۆناڵدۆ و ناقەشاگەن هەڵێ چی ئەڵێ مۆندیالمەیە حەقی خۆیەتی مۆندیالی هەیە بەڵێ دەستکەوتە ئەڵێ 8 باڵۆندۆرمەیە تەواوە 8 باڵۆندۆری چییە؟ ژمارەی نازناوەکانی زیاترێت لە ڕۆناڵدۆ لەبەرەوە ئەگەر بۆژبینیە ئەڵێ ئەگەر تۆ بە پێوەری یاریزانیش پێ وایە جیاوازیە نەخێر بە پێوەری نازناوەکان جیاوازە ئەی سوبحانە الخالق بۆ ڕاهێنەر ئەم بابەتەیە گۆڕێتەوە چێتەوە بۆ یاری ناچێتەوە بۆ نازناو لەبەری مەرامی تۆیتیایە لەبەری مەزاجی تۆیتیایە بەخوا مە شیکارێ غەڵەتەکەی منەم قسانە بۆیە دەکەم کە بەداخەوە بینەر فێری
وارە واقعکە بێ واز لە بیان و بڕ و ئەم شتەمە نامەنتەقیانە بێنێ مانچستەر یونایتد شکستی بە مانچستەر سیتی هێنا تینهاک شکستی بە گواردیۆلا هێنا نازناوی FA کەپی لەسەر حسابی گواردیۆلا بردەوانێ ئەتی پێویست ناکا هیچی تر بڵێ لەسەری مانچستەر بەمە تینهاک پێگەی خۆی ڕزگار کرد و ڕەنگە کاریگەڕی مانچستەر یونایتد بە جۆرێکی تر بیر لە تینهاک بکەنەوە سەبارەت بە لیڤەرکوزن پاشکستی یۆرۆپا لیگ گرنگ بوو کە لە لیگە پوکاڵ باسێکی بەرزەوە دەرکەوە لە لیگە پوکاڵ بۆ خۆی دەستە بەرکات تاوان دووەم نازناوی لیگە پوکاڵی بردەوە گرانی شاکا بە شێوکی جوان گۆڵەکەی تۆمار کرد ئەوەی کە گرنگ بوو بۆ لیڤەرکوزن وەڵامدانەوە بوو بۆ شکستەی کە بە سەریاندا هەدار ڕاستە لە ڕووی ئەنجامەکەەوە لیڤەرکوزن ئەنجامەکەی گەورە نەبوو بەڵام بۆ دۆخە دەرونیە خراپەی کە شۆک بوون بە یاری کۆتایی جامی یۆرۆپا لیگ و نازناوەکان لە دەستدا هاتنەوانێ یاری کۆتایی پوکەڵیان ئەنجامدا بەرامبەر تیپێکی تمحداری وەکو کایزەر سرلاوتن بەڵام توانیان ئاسێکی بەرز پێشکەش بکەن و توانیشیان نازناوەکە دەستە بەرکەن ئەم کاردانە بۆ یاریزانەکانی چابی ئەلۆنسۆ بۆ وەرزی نوێژ گرنگە چونکە ئەم تیپە لە کاتی شکستا کاردانەوەیکی باشێ بوو کاردانەوەیکی ئیجابێ بوو کە خاڵێکی گرنگ بوو بۆ تیپەکە باز لە پاریس سەن جەرمانیش دەکەم تەبعاً بەڵام دەمەوێت بێمە لای بەشێک لە کۆمنتەکان کاکە بیلال دەڵێ بەڕاستی وازێنانی تۆنی کرۆس خەمباری کردن تەبعاً گیانی تۆپی پێ خەمبار بوو بە وازێنانی کرۆس کاکە سەربەست دەڵێ بە هیوای دۆڕانی ڕیال مەدرید دیژ لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ تەبعاً بۆ ڕیال مەدرید ئەگە واقعی وەرزشی بیر بکەینەوانێ زۆر ئاسایە یاری کۆتاییش بدۆڕێنێ بۆ لە بروی دۆرتمۆند هەلێک ئێستا من ئاهاوتیان باشترین ڕانەری لیگە دیاری کەوتم بیانە دەست من میشێڵی ڕانەری جیرۆنا دیارەکەم وتیان بۆی ئەنچیلۆتیەکە وتم کاکە ئەنچیلۆتی ساڵی داهاتوو ژواری دەبەوەی کە ڕکابەری بکە لەسەر باشترین ڕانەری خولی ئیسپانی و پێکاتی ڕیال مەدرید دیژ لە جیرۆنا زۆر بەهێزترە بەڵام ئەو کاری جیرۆنا کردوێتی لە وەرزی ئەم ساڵی لیگەیە شانی ئەوەیە کە میشێڵ بکەی بە باشترین ڕانەر چونکە جارێکی دیکە میشێڵ ناکرێ بێتەوانێت لە ساڵی داهاتووش بەم جۆرە ڕکابەری بکە و ڕکابەری باشترین ڕانەر بکاتەوە بەس ئەنچیلۆتی باشترین ڕانەریش نەباتەوە کاریگەریەکی لەسەر دروست ناکات و ساڵی داهاتووش پاڵێراوە بە باشترین ڕانەر ئەم هەلەیەر هەیە ئەم خەڵاتە بەرێتەوە پس میشێڵ ئەم هەلەی هەیە بۆیە جوانترە بیرێ بە میشێڵ ینی جوانترین شت ئەوەیە کە بیرێ بە میشێڵ ئێسەش بۆ دۆرتمۆند عینەن شتە ڕیال مەدرید ساڵی داهاتووش ئەمەلی گەیشتنەوەی بە یاری کۆتایی چامپیۆنز لیگێ قچێکە بە ئەم ساڵ دۆرتمۆند بی بە هەر بۆ وەرزش وا خۆشە بۆ فوتبۆڵ وا خۆشە بڕوا بکەنەوە بیرکردنەوەی منە یعنی بەدەست منیش بە من حەزەکەم ئەنچیلۆتی نازناوێکی دیکەی چامپیۆنز لیگ بێرێتەوە بەڵام ئەڵێم ئەگەر واش بێ دۆخێکی ئاساییە لەبەری وەرزش وا خۆشە کە ڕکابەری تیابێ نەک تاگلایانە بێ بە تایبەتی چامپیۆنز لیگ خەریکە چێتە دۆخی تاگلایانیەوە تیچی تاکاڵێکی لە چێلسی و نزیکە چێلسی بە دوای ڕاهێنەرێکی لاودا دەگەڕێت کە خاوەن ستایلی یاریکردن بێ و خاوەن پرۆژە بێت و بتوانێت بەڵێنی ئەوە بدات بە زووی پرۆژەکەی جێبەجێ بکات بۆی جارێک کەس دیاریکراو نییە لە چێلسیەوە کاک مەحسین سڵاو لە تۆش کاکە پەروەرباسی پۆچتینۆم کرد من پێم وایە دوورخستنەوەی پۆچتینۆ ناقی بوو پۆچتینۆ بۆیە مەرزش لە کارەکەیە بەردەوام بووە و لە کۆتایی وەرزی دووەمە هەڵسەنگاندن بۆ کارەکەی بکرایە کاک پێوەن دەڵێ باسییانەی نەورۆز بکە نەورۆز یانەیەکی شاری سلێمانیە و یەکێکە لایەنە بەشدارەکانی خولێ سێرەکانی عێراق و لە چەند ساڵی بەشداریکردنیشی لە خولەکەیە باشتی ناسی پێشکەش کردۆمەی سلمێنێک کە نەورۆز خاوەنی باشترین کارگێڕیە خاوەنی باشترین بەڕێوەبردنە من لێرەوە دەست و ماندووبوونی هەرێکە لە کاکێرش وە کاکە جێگر دەگوشم کە بەجددی ماندوون بەم تیپەوە و پشتی شێریان بەردەکەوێ لەوەی کەم تیپیان ئیدارە داوە یعنی هاوڕیانی تریش کاگاکۆ و جەماعەتیش بە هەمان شێوە و یاریزانەکانیش لەو کاتەوەی کە سەرخراو لەو کاتی بەشداریان کرۆ توانیوانێت نەورۆز لەسەر ڕێگەیشی تەندروستە ئەگەر ئینشاءڵڵا ساڵی داهاتوو پێگاتەکەی بۆ بێستر کرێ و یاریگاکەی تەواو بێ ئەبێ نەورۆز بە تومۆحێکی گەورەترەوە بەشداری لە خولی سێرەکانی عێراقکە کاگیوا مەحسین چێلسی بۆ لە بەربردنەوەی مانیو نەما لە ئەوروپا لیگ ئەمە بەس تەنها لە ئینگلتەرا هەیە لەبەرەوەی وەکو سەرەتای بەرنامەکەش باسم کرد FA کاپ جامێکێتی ئینگلتەرا کۆنترین جامە لە مێژووی تۆپی پێیە و لەسەر ئاستی خولەکان
جامی ئەو وڵاتە جامی ئینگلتەرا لە هەموو جامەکانی دیکە گەورەترە لە هەموو نازناوەکانی دیکە پایەخترە وەلی بڵێ لە خوار پریمەلیگەوە لەبەرەوە میشە براوەکەی لە پاڵەوانەتەکانی تری شاوایە بەس پاڵەوانەکەی بەشداریەکان نەک دووەمەکەش بەشداریکە بەس FA Cup ئەو گرنگی هەیە کە جیاوازە. کاکژیار ئەڵێ ئێستایانەکان زۆربیان بۆ ڕانەری گەنجەگەرن بۆ پرۆژەیەکی درێژخانە و ڕانەرانی پێشتر زۆریان بێشن خۆی مشکلەکە لەوایە کاکەژارەسە کارگەڕیانەکانی سەبر و تەحملیان نەماوە هەر بە یەک وەرزەڵسەگاندنی خۆیانەکەن و قەرار لەسەر ئەو ڕانەرایەن. کاک مەڕوانگیان بە چاوان هاوڕێکی دیکەش کاکە سیامەندی ژەر داوای بەرنامەیەکی تایبەتی لێ کردوم لەسەر ئارنێ سڵۆت بەس بەخوا من تا ئێستا بە وردی لی ورد نەبوومەتەوە من عادەتم نییە شتێکە تاولی ورد نەبوومەوە نەزانم چیە و چی نییە بەخوا قسەی لەسەر خەمەنگ ناسا توانم بە پێی ئەنجامی فاینۆر بێم بڵێم ئارنێ سڵۆت دوایە خاوەنی ستایلی جیگم پرێسە لەگەڵ تۆتال فوتبۆڵە ئاوا بەم جۆرە بم بەڵام وردەکاریم نەکردوێت تا ئێستا ئینشاڵڵا کە وردەکاریم کرد بە سەرچاو. تابان کاگاوبیر لە خولەکانی دیکەش وایە ئەگەر ببوایە براوی جامەگەنجە بەشداری ئەوروپالیگە کرد بەس لە ئینگلتەرا بە پێچاوانەوە بە دووەمیش بەشداری ئەوروپالیگەکە یەکرد مانچستەر یونایتد تێگەیشتی لێم ئەهەمیەتەکە بەو جۆرە فەرقیە بوو. تۆنی کرۆز وازیە ناکوورە یاریزانی زۆر گەورەتر لە تۆنی کرۆزیش پێشتر ئێمە بینیمانەوە وازی شیانەنە و فوتبۆڵیش هەر بەردەوامە. کاک ساڵح هەڵێ کەس لە جەمال موسیالا بۆ سیتی گونجاوتر نییە جا چۆن نەورۆ بایرن مونیخ دەستبەرداری جەمال موسیالا دەبێت. لەگەڵ ئەو کۆمنتەیانیم ئەزیزەکەم لێ ڕۆشنی کلۆب لیڤەرپوڵ ڕزگاری بوو لە پلەی دۆمبەراسی ترسنوک و کە لە ڕق بوو کە لە ڕقیە بوو بەڵێ کلۆب بەڵێ کۆمەڵە یاری بڕیاری هەڵی هەبوو بەڵام ێژگار بۆ جۆرەنا لەبەرەوەی کلۆب یەکێکە لە ناوازەترین ڕانەرەکان کاکە شانسبەی بە تەفاسیل باسی بەرشلۆناکەم لەبەروی بەجددی من بەرامبەر کارگەڕی بەرشلۆنە زۆر نیگەرانم ینی وەکو مرۆڤێک وەکو ئینسانەتی وەکو دیوی وەرزشیش بەرامبەر بە کارگەڕی بەرشلۆنە زۆر نیگەرانم زۆر ینی قسەم پێیەکە لە سەریان بکەم بۆیە لێرەیە دانایکەم هەڵی دەگرم بۆ بەیانی دووبانی کە کەوتچوومە سەر باسی ڕانەران. کاگا کۆجیان خۆشەویستی کاکە حەسەن ئەگەر بردنەوەی نازناوی FA Cup مانێ و نەمانەوێ پرۆژی مانچستەر یونایتد بە دیوێکی تراخایە ڕەنگە ڕاتکلیف متمانەیە بەخشێتەوە لەبەر تینهاک دوایارەکە ژاماژەی بۆ کردوتی ئێمە لە وەرزی داهاتوو گرێبەستی هێرشبەرێک و ناوەندێک و بەرگریکارێکمانەوە بۆ شوێنی ڤاران بەم جۆرە ئێمە ئەتوانین بە ئامانجی گەورەترۆ بەشداری پریمەرلیگین و لەبەر ئەم جامەشی کە بەدەستیەنا دڵنیا بە لەوەی مانچستەر یونایتد حسابی تەواوی بۆ دەکات و خوێنەوەی تاوی بۆ دەکات و ئێستاش ئەگەر تینهاجیش دوورخرێتەوانێ مشکلێ لە بەدیلی ڕانەرانەیە ئەوروپا لە قەیرانی ڕانەرە لە قەیرانی دیاری نەکردنی ڕانەرە بۆیە ڕەنگە دوای یۆرۆ بارودۆخەکان پێچوانە بێتەوە بەڵام ئێستا بۆم دۆخە بەڵێ ئەگەری تمانەوەی تینهاک زیادە باسی فلێکیش لەگەڵ بەرشلۆنە دەکەین دەگونجێ یا ناگونجێ بەڵام کاک موسەفا با جارێ پەلە نەکەین ئەوە کاکە باڵێ مۆرینۆ چێڵسی دەگەنێتەوە سەربردنەوەی نازناوەکان نازانم ڕاستە لیڤەرکوزن هەوڵی کریستیانۆ ڕۆناڵدۆ دەدات کاگوەزان نازانم لەبەرەوەی من دڵنیانێ من هەواڵ پرۆپاگەندەی مەرکاتۆ بەجددی متمانەم پێی نییە تا و کاتێک کە ئەچێتە ئەمری واقع هانزی فلێک سەرکەوتووە بێ سڵاو لە هەندەرانی چوارقوڕنە و تینهاک دەمێنێتەوە کاخالیت وڵا باگەرێکی زۆر وەکو کاخالیت باسم کرد تینهاک باگەرێکی زۆر ئەگەری مانەوەی زیاترە لە مانچستەر یونایتد بۆ کارێەوەی کە ئێستا ئەگەر بێت و تینهاجیش دوور بخرێتەوە لە مانچستەر یونایتد قەیرانی نەبوونی ڕایەنەرە کەس نازانێت چێ بکاتە ڕایەنەر چێ نەکاتە ڕایەنەر ڕاستە کۆمەڵی ڕایەنەری زۆر گەورەمان هەیە بێئیشن بەڵام هەر ڕایەنەرێک تۆ بتەوی بیکەی بە ڕایەنەر کۆمەڵێک قسەی لەسەرە کۆمەڵێک نوقسانی هەیە کە ڕەنگە کێشت بۆ دروستکا بۆ بوون بە ڕایەنەر بۆیە مەرج نییە هەموو دوورخستنەوەیکی ڕایەنەر لە سوودی تیپەکە بێ مەرج نییە هەموو دوورخستنەوەیکی ڕایەنەر بە زیانی زیاتری تیپەکەت نەشکێتەوانێ بۆیە زۆر قورسە بڕاردان لە گۆڕینی ڕایەنەر ئینشاڵڵا لە بەیانی دووبیانی کە باسی ڕایەنەرانمان کرد بە تێر و تەسەلی باسیەوەکەین کاکە تاریجان کلۆب دەچێتە شوێ کلۆب بڕیاری داوە بۆ ماوەیەکی درێژ پشوو بدات
کە ماوە درێژەی و باسیەکە کلۆب بۆ دوای هاوینی 2026 بڕیاری داوە بگەڕێتەوانێ واتە لە وەرزی 2024 بۆ 2025 بۆ 2025 بۆ 2026 کلۆب لە پشوودا دەبێت لە دوای 2026 لە دوای مۆندیالی ئەمریکاوە ئەمریکا و مەکسیک و کەنەدا کلۆب دەگەڕێتەوانێ و جارێکی تر بڕیاری داوە بگەڕێتەوە بواری ڕانان ئەگەر پێشاتێکی دیکە نێتە پێشەوانێ. کاگالانجان وەڵاهی خولەکانی کوردستان لەبەرەوە باسی ناکەم ڕاوحەکە بە دەوری خۆیە وەکو چۆنەوەی کە ئینسان بە دەورێن پەرداخەیە ئاوا بخولێتەوە بەبێ و گۆڕانکاریی بەسەردابێ ژیان بەم جۆرە بەردەوام بێ ئەمە کارێکی قورسە پێویستە کاکە گۆڕانکاری تیابێ. من خولەکانی کوردستان بڕوام وایە هێشتا هەم لە ڕووی بەڕێوەبردنەوانێ هەم لە ڕووی ئامادەکاریەوە نەگەیشتێتەوە ئاستی کە تۆ بەرنامەیەکی ڕۆژانەی بۆ تەرخانکەی. من وای دەبینم بەداوای لێبوردنم لەسەر جەم ڕانەرە جوانەکانی کوردستان بەداوای لێبوردنم لەسەر جەم کاریگەریە باشەکانی کوردستان بەداوای لێبوردنم لەسەر جەم یاریزانە لاو و بەهرەمەندەکانی کوردستان بەڵام من ئێستا بەم جۆرە بیر دەکەمەوە و وای دەبینم کاگاو باسی ڕانەر لەوەی ئۆلیسێ دوور دەخاتەوە چیە بانگ دەکا و چیە بانگ ناکە ئەوە ڕانەر خۆی متمانەی بەم یاریزانانەیە بۆ ئەم یاریزان نەبانگەکە ئێوە قەت هەوڵ مەدەن تەداخولیەوەی ڕانەرکردن لەبەر ڕانەر خۆی دەزانێت کە بە چ پلانیارێکەوە چی یاریزانێکیە. دەچمە سەر کۆتا خاڵکە بمێ باسی کەم. پاریس سەن ژێرمان جامی فەڕەنساشی بردەوانێ وان مباپێ بە نازناوێکی دیکەەوە پاریس سەن ژێرمانی بەجێش بە زۆرترین دەستکەوتەوە و بە زۆرترین گۆڵکاریەوە و بەبوون بە گۆڵکاری مێژووی یانەکەیوانێ مباپی شەوی ڕابردوش دووپاتی کردەوە کە ئەمە دوامین یاری بۆ پاریس سەن ژێرمان ئەزمموی یاریکردنی لە فەڕەنسا کۆتایی هات و ئەزمموێکی نوێ لە یاریکردنی ئاتاقیە کاتەوانێ و ئەمریکی توانی لەسەر ئاستی ئەوروپاش و لەسەردا ئاستی فەڕەنساش وەرزێکی نمونەی بە پاریس سەن ژێرمان پێشکەش بکات لە یەکەم ساڵی کارکردنی سەرڕای ڕۆشنی مێسی و نیمار سەرڕای و کێشانەی بۆی مباپێەوە توژات سەرڕای پێکانی یاریزانەکان بەڵام توانی نازناوی جامی فەڕەنسا و نازناوی خولی فەڕەنسی دەسەبەر بکات و چامپیۆنز لیگیش تا قۆناغی چارگۆشەی زێڕین هەنگاوەڵ بگرێت ئەمانە هەمووی دەستکەوتی تایبەت بۆ پاریس سەن ژێرمان و پرۆژەکەیەکی بۆ یەکگرنگە ساڵی داهاتوو بەم جۆرە بەردەوام بێت. مواپی و بۆ سەبارەت بە داهاتووی وەکو فایزەل عەماری دایکیشی ئاماژەی پێکرد وتی پێویست ناکە کەس بپرسێ لەوەی مباپی دەچێتە کوێ لەبەرەوەی هەموو ژیان دەزانێت دەچێتە کوێ ئارتیتا دەڵێت هەموو ژیان دەزانێت دەچێتە کوێ و زۆربەی زۆری سەرچاوەکان ئاماژەیان بۆ کە مباپی دەزانێت دەچێتەوە کوێ. پێرێز 2 ساڵ لەمەوە بەرباسی لەوە کردوتی بەڵێ مباپێتە ڕیال مەدرید بەڵام ئەم ساڵی داهاتوویەت و تەنانەت ماکرۆنی سەرۆکی فەڕەنساش لە پەیامێکی ڤیدۆییدا داوای لایەنی ڕیال مەدرید کرد کە هیواخوازن ڕێگەی ڕیال مەدرید ڕێگەیان بە کە کیلیان مباپێ پەیوەندی بە ڕیزەکانی هەڵبژاردەی فەڕەنساوە بکات بۆ بەشداریکردن لە یاریەکانی ئۆلۆمپیاد چونکە ئێوە دەزانن دوای کۆتاتنی یاریەکانی چامپیۆنز لیگ ئەگەرێکی زۆر هەیە کە پێش دەستپێکی یۆرۆ ڕیال مەدرید گواستنەوەی مباپێ ڕابگەێنێت بە فەرمی و یاریزانە بگوازێتەوە ڕیزەکانی لەگەڵەوە ێستا دەنگوەیەگەی بۆی کە خلێفی هەوڵدەدا جارێکتر گرێبەستەکەی نوێ بکاتەوە بەس مباپی تازە لێدوانی فەرمیە و سەرۆکی فەڕەنسا قسەی کرد و دایکی قسەی کرد بڕوا ناکەوە جارێک هیچ چانسێکی گەڕانەوەی هەبێ بۆ پاریس سەن ژێرمان و هیچ پارێکیش مباپێ مغریب کا بۆی کە بگەڕێتەوانێ. دوای کۆتایەتنی یاری چامپیۆنز لیگ ڕیال مەدرید گرێبەستەکە ڕابگەێنێ ئەو کات مباپێ بەشداری لە یۆرۆ دەکات و بەشداری لە ئۆلۆمپیادیش بکات ناتوانێت بەشداری پریسیزنی ڕیال مەدرید کە ناتوانێت بەشداری ئامادەکاری پێشوەرزی ڕیال مەدرید کە بەشداری نەکردنی ئامادەکاریش دەبێت بۆ زیان بۆ خودی یاریزانەکەەوە دەبێت بە زیان بۆ ڕیال مەدرید چونکە لەو فترەی یاعدادەیە باشترین شت بۆ ڕیال مەدرید تا ئامادەبوونی تاو یاریزانەکانە چونکە وەکو چۆن ئەم ساڵ پلانی 4-3-3 واز لێندا پلانەکە گۆڕا بۆ 4-3-1-2 ڕەنگە ساڵی داهاتووش بۆ هاتنی مباپێ و پلانێکی دیکە جێبەجێ بکرێت لە ڕیال مەدریدە. پاڵەوانەکانی جام مانچستەر یونایتد و لیڤەرکوزن و پاریس سەن ژێرمان بوون کە دەستکەوتی گرنگیان بەسەر یانەکانی سیتی و کایزەرسلااوتن و لیۆندا دەسەبەر کرد. ئینشاڵڵا سبەی بە تەفاسیل باس لە ڕایەنەران دەکەین و باس لە دوورخستنەوەی ڕایەنەرەکان دەکەین و باس لە ڕەفتاری دوورخستنەوەکانیش دەکەین. تا سبەی بە خۆتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.